مافی هیوە ئەو مافە یاساییەی لە ڕێبەر ئۆجالان زەوت کراوە. دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە پێشێلکاریەکانی لە یاسا ناوخۆیەکانی تورکیا و ئاستی نێودەوڵەتیشدا. یەکێک لەوانە دەستەبەرنەکردنی مافی هیوایە بۆ ڕێبەر ئۆجالان کە هەر زیندانیەک ماوەی 20 ساڵ لە زینداندا بێت دەتوانێت داوای ئەو مافە بکات، بەڵام دەوڵەتی تورک پشت لەو یاسا جیهانیە دەکات و بەردەوامی بە فاشیزمێتی خۆی دەدات. مافی هیوا بریتە لە یاسایەک یان مافێک کە لە دادگای مافی مرۆڤی ئەوروپا دەرچووە. بەپێی یاساکە هەر بەندکراوێک ماوەی زیاتر لە 20 ساڵ زیندانی بکرێت. دوای تێپەڕبوونی ئەو ماوەیە مافی ئەوەی هەیە دووبارە پێداچوونەوە بە بڕیاری سزادانەکەیدا بکرێت، یان ئازاد بکرێت یان بە ئازادبوونی مەرجدار. ئەم مافە لەگەڵ بەرەو پێشچوونی یاسای مافی مرۆڤ لە ئەوروپا هاتە ئاراوە، دوای ئەوەی هەوڵ درا کە سزای لە سێدارەدان هەڵوەشێتەوە. لەجێ ئەوە سزای زیندانیکردنی هەتاهەتایی پێشخراو لەلایەن چەندین دەوڵەت ڕەزامەندی لەسەر درا، بەڵام دواتر یاساناسان و دادگای سزادانی تاوانکاری ئەوروپی بۆی دەرکەوت ئەمە پێچەوانەی فەلسەفەی سزادانە لە یاسا و بەتایبەتر مادەی سێی ڕێکەوتن نامەی پاراستنی مافی مرۆڤ و ئازادیە بنەڕەتیەکانە. لە مادەی سێدا ئاماژە بۆ کراوە کە نابێ هیچ کەسێک سزایەک یان ئەشکەنجەیەک بدرێت کە ببێتە هۆی لە شکۆدانی مرۆیی کەسەکە، بەو پێش کە ئامانج لە سزادان بریتە لە چاکسازی لە کەسایەتی تاوانبار یان تا بتوانێت بگەڕێتەوە ناو کۆمەڵگا. بۆیە زیندانی مافی ئەوەی هەیە کە هیوای هەبێت و دوای تەواوکردنی 20 ساڵەکە ئازاد بکرێت. ئەگەر شیکردنەوە و خوێندنەوەیەکی یاسایی بۆ کەیسی ڕێبەر ئۆجالان بکەین، دەبینین هەر لە خاڵی دەستپێک کە بە دیلگرتنی جەستەیی دەست پێ دەکات تا دادگای ڕواڵەتی و سیستەمی زیندانی ئیمڕاڵی و ڕێگری لە دیداری لەگەڵ پارێزەر و کەسوکارەکەی و سودمەند نەبوون لە مافی هەبوونی هیوا سەرجەمیان پێشێلکاری یاسایی نێودەوڵەتی و ناوخۆیەکانی تورکیان. ئەمە لە کاتێکدایە ڕێبەر ئۆجالان بە تاوانی تیرۆت لەلایەن دەوڵەتی تورکەوە دادگایی ڕواڵەتی کراوە کە ئەمەش بابەتێکی لاستیکیە، واتە بە تەواوی دەتوانرێت بەپێی بەرژەوەندی دەستێوەردانی تێدا بکرێت. ئەو کردەوەیە لە تورکیا بە تیرۆر دادنرێت، ئەکرێت لە وڵاتێکی دیکە تاوان نەبێت. هەروەها بۆ خۆپەڕاندنەوە لە مادەی 2 لە ڕێکەوتن نامەی مافی مرۆڤ و پاراستنی ئازادە بنەڕەتیەکانە کە دەڵێت ئەرکی یاسا پاراستنی مرۆڤە نەک ئەوەی ستەمی لێ بکات. لە ساڵی 2003 دوای تێپەڕبوونی 3 ساڵ و نیو بەسەر ڕفاندنی ڕێبەر ئۆجالان یاسادەنەری تورکیا گۆڕانکاری لە دەقی مادەکانی دەکات و بە جۆرێک کە تاوانی تیرۆریستی و تێکدانی ئاسایشی وڵات بە هیچ جۆرێک لێخۆشبوونی گشتی و ئازادکردنی مەرجدار نەیگرێتەوە. هەروەها پارێزەرەکانی ڕێبەر ئۆجالان لە ساڵی 2003دا داواکاریەکیان پێشکەش بە دادگای مافی مرۆڤی ئەوروپی کرد. لە ساڵی 2014 وەڵامی داواکاریەکەیان درایەوە و لیژنەیەک لەناو دادگاکە پێکهێنرا بۆ پێداچوونەوە بە یاساکانی تورکیا و بەکارهێنانی مافی هەبوونی هیوا بە ڕێبەر ئۆجالان. سەرەتا دەوڵەتی تورک بێدەنگی هەڵدەبژێرێت، بەڵام دواتر ڕەتی دەکاتەوە هەنگاوێکی ئەرێنی بنێت. بە ئاشکرا دەڵێت مافی هیوا کەیسی ئۆجالان ناگرێتەوە، ئەمەش بەپێی بەندی 5 لە مادەی 95 دەستوری تورکیا پێشێلکاری یاساییە، چونکە لەو مادەیە ئاماژە بۆ کراوە لە کاتی هەبوونی ناکۆکی لە نێوان بەندێکی یاسایی ناوخۆ و بەندێکی ڕێکەوتن نامەی نێودەوڵەتی لە پێشینە بۆ ڕێکەوتن نامەکەیە کە تورکیاش ئەندامە لەو ڕێکەوتن نامەیەدا کە دانی بە مافی هەبوونی هیواداناوە. هەروەها ماوەی نزیکەی 3 ساڵە گۆشەگیرێکی تون خراوەتە سەر ڕێبەر ئۆجالان و ڕێگە بە پارێزەرانی نادرێت سەردانی بکەن. ئەمەش جارێکی دیکە پێشێلی مادەی 6 بەندی جیم کە دەڵێت تاوانبار لە ڕێی پارێزەر نوێنەرایەتی خۆی دەکات. چڕانی پەیوەندی ئەم نێوەندەش پێچەوانەی یاسایە. تا ئێستا نزیکەی 800 پارێزەر لە سندیکا جیاوازەکانی جیهانەوە با پێشکەشکردنی ئیمزا و داواکاری بەشدار بوون لە هەڵمەتی ئازادی بۆ ئۆجالان و پێیان وایە ئەوەی دەوڵەتی تورک دەیکات بە تەواوی پێشێلکردنی یاسا نێودەوڵەتی و ناوخۆیەکانی تورکیایە.